کەریمی عەلەکە وەزیرە دەستپاکەکەی سلێمانی. ئەو پیاوە بەکارە خێرخوازیەکانی دەناسرایەوە. وەزیری دارایی بووە و خەمخۆری هەژاران بووە. سڵاوتان لەبێت، من شاگوڵم. لە یەک باسی ئەمڕۆدا باسی کەریمی عەلەکەتان بۆ دەکەم. ئەو پیاوەی تۆپ و تیارەی ئینگلیزیش لە سلێمانی دەری نەکرد. کەریمی عەلەکە ناوی تەواوی عەبدولکەریم ئەلیاسە. ساڵی 1867 لە سلێمانی لەدایک بووە، بەڵام خانەوادەکەی خەڵکی گوندی هەرمۆتەی کۆیە بوون و یەکێک بوون لە پەیڕەوکارانی ئاینی کریستیان. ئەلیاس پۆڵسی باوکی یەکێک بووە لە بازرگانە بەخشندەکانی سلێمانی. خۆشی یەکێک بووە لە کەسە دڵ و دەروون پاکەکانی شار. هەر بەهۆی میهرەبانیەوە ناوی باوکیان کردووە بە عەلەکە. کەریمی عەلەکە زۆرینەی ژیانی لە سلێمانی بووە. هەر لەم شارەش خوێندنی تەواو کردووە و جگە لە کلدانی زمانی کوردی و فارسی و عەرەبی زۆر باش زانیوە. ئەم گەنجە سەرەتای لاوێتی ڕێچکەکەی باوکی گرتووە و لە سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان و سووریا کاری بازرگانی کردووە. بەهۆی خوێندەواری و هاتوچۆکانیەوە خوێندنەوەی بۆ ڕوودا و پێشاتەکان کردووە. بۆیە پێش ڕوودانی جەنگی جیهانی یەکەم و هاتنی گرانی سەفەربەلک دەقڵودارێکی زۆری عەمبار کردووە. لەگەڵ ڕوودانی جەنگ و هاتنی گرانی گەورە کەریمی عەلەکە دەقڵودانی عەمبارکراوی بە نرخێکی کەم بە هاوڵاتیان فرۆشتوتەوە و بێ بەرامبەریش بە خێزانە هەژارەکانی داوە. ئەم پیاوە خێرخوازە تەنها دەقڵودانی بەسەر هاوڵاتیاندا نەبەخشیوەتەوە، بەڵکو هەموو ئێوارەیەک بە مەنجەڵی گەورە چێشتی لێناوە و بەسەر هەژاراندا دابەشی کردووە و سەدان کەسی لە برسێتی ڕزگار کردووە. کەریمی عەلەکە لە سەردەمی عوسمانیەکاندا وەک دادوەر لە دادگای سلێمانی کاری کردووە. کاتێکیش لە دەیدەی ساڵی 1922 شێخ مەحموود حکوومەتی ڕاگەیاند بەهۆی دەستپاکیەکەیەوە بە وەزیری دارایی دیاری کرا. بە پێچەوانەی کاربەدەستانی ئێستا کەریمی عەلەکە پۆستەکەی کردە هۆکارێک بۆ خزمەتکردنی خەڵکی هەژاری سلێمانی و جێنفوسی دەسەڵاتی. کەریمی عەلەکە هێندە سلێمانی خۆشویستووە. ئەو کاتێک شارەکە لەلایەن ئینگلیزەوە بۆمباران کرا، هاوشانی چەند ماڵێکی دیکە مایەوە و شارەکەی چۆڵ نەکرد. دوای ڕووخانی حکوومەتەکەی شێخ کەریمی عەلەکە چووە کەرکووک و لەوێش جێدەستی میرەبانی دیاری کرد و دواتر چووە بەغداد و لەوێ مایەوە. کەریمی عەلەکە لە ڕۆژی 25 ساڵی 1948 کۆچی دوای کرد و لە گۆڕستانی کاسۆلیکی بەغدا بە خاک سپێردرا. ئێستاش لەگەڵ ئەوەی چەندین گەڕەک و باخچەیەکی بەناوەوە ناونراوە و پەیکەری بۆ دروستکراوە، لە سلێمانیش دامەزراوەیەکیان بەناویەوە کردووە تا میهرەبانی و بەخشندەیەکەی بەردەوام بێت. لە گەڕەکی هەرمۆتەی کۆیەش پەیکەرێک بۆ کەریمی عەلەکە دانرا.